وەفدێکی ئیدارەی ڕاپەڕین و کونسوڵخانەی کۆماری ئیسلامی ئێران لە هەولێر سەردانی مەرزی کێلەیان کرد بە مەبەستی کاراکردن و بەدواداچوون بۆ گرفتەکانی ئەو مەرزە. هاتوین سەردانی مەرزی کێلەمان کردووە لەگەڵ فەرمانداری سەردەشت و لایەنە پەیوەندیدارەکان لە سەردەشت کۆبوونەوە گفتوگۆی پێویستمان کردووە لەسەر چۆنیەتی کاراکردنی مەرزی کێلێ و ئەو هەنگاوانەی پێویستە بۆی لە ئایندەدا بچیرێتە بەر لە کاتی بەنێودەوڵەتیکردنی هیچ گرفتێک لە بەردەمیدانە بێ. ئومێد دەکەین کە ئەو جور گرفتانەی لە ڕابردوودا هەبووە لە مەرزەکە لە هەردوو دیودا بە هەمانجی لەگەڵ بەڕێز فەرمانداری سەردەشت و قایمقامێتی قەزای پێشدەر و بە پشتیوانی و هەمەهەنگی تەواوی بەڕێز ئاغای عیبادی سەرقونسوڵی کۆماری ئیسلامی ئێران ئەو گرفتانە چارەسەر بکرێن و گفتوگۆی باشکراوە ئینشاڵڵا ئەنجامی باشی دەبێت لە ئایندەدا. سەرکونسوڵی کۆماری ئیسلامی ئێران لە هەولێر ئامانجی سەردانەکەی بۆ مەرزی کێلێ گەڕاندەوە بۆ گرنگی ئەو مەرزە کە بەلای کۆماری ئیسلامی ئێران گرنگی خۆی هەیە و هەر هەنگاوێک پێویست بکات بۆ بە فەرمی ناساندنی ئەو مەرزە ئەوان جێبەجێ دەکەن. مرز کێلێ برای هەردوو تەرەفمون مهمە. مەرزی کێلێ بۆ هەردوو لامان گرنگە. بۆ کۆماری ئیسلامی بایەخێکی ئەجگار گەورەی هەیە، بۆ هەرێمیش مەرزێکی گرنگە و بە بەراورد لەگەڵ مەرزەکانی تردا چەندین تایبەتمەندی هەیە. هەوڵەکانی ئێمە لەو پێناوەدایە کە ئەم مەرزە بە شێوەیەک لێ بکەین هەردوو لای مەرزەکە سوودی لێ وەربگرن لەسەر بنەمای پەیوەندی دۆستانە. ئەوەی پێویستە بوترێ کە تا ئێستا ئەم مەرزە لەلایەن بەغداوە بەڕەسمی تۆمار نەکراوە و بۆ هەوڵە هاوبەشانی کە لەگەڵ دۆستەکانمان لە هەرێم ئەنجاممان داوە زەمینەمان بۆ بەڕەسمی ناساندنی مەرزەکە ڕەخساندووە. هەنگاوەکان بۆ ناساندن و بەنێودەوڵەتیکردنی مەرزی کێلێ بەردەوامی هەیە و چەندین وەفدی حکوومەتی عێراق و هەرێم و کۆماری ئیسلامی ئێران سەردانی مەرزەکەیان کردووە بۆ لە نزیکەوە ئاگداربوون لە هەڵسەنگاندنی ئەو مەرزە. لای خۆشەوە کۆماری ئیسلامی ئێران ڕەزامەندە لەسەرکردنەوەی مەرزەکە و چاوەڕێی هەنگاوی حکوومەتی عێراق دەکات تاوەکو ئەو مەرزە بە فەرمی بکرێتەوە. توانە عومەر، کورسات نیوز، مەرزی کێلێ.